بینەرانی بەڕێزم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تریتی ڕۆژ لەگەڵتانم تەوەریەم بەرنمەیەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر ئەزمموی چیرۆکی چیرۆکنووس مامۆسا ئەحمەد عارف کە بە خۆشحاڵی و ئێستا لەمان میوانە مامۆسا گیان بەخێر بێت. زۆر سپاس ئێوە بەخێربن. سپاس دەکەم مامۆسا گیان. مامۆسا پێم خۆشە بزانم سەرەتای دەستپێکی چیرۆکی ئێوە بۆ ساڵی چەند نەگەڕێتەوە؟ ئێمە وەکو ئەدەب کە دەستمان پێکرد لە هەفتاکانە لە ئەتوانم بڵێم یەکەم دەقی شعریم کە بڵاو کردوتەوە لە 1974 بووە. وردە وردە لەگەڵ ئەمدا هاتوین و بە خوێندنەوە و بە ئەمانە تا گەیشتوینە تا هەشتاکان. ئەتوانم بڵێم لە 83 لە 82 دەقی چیرۆکم بڵاو کردوتەوە و بە تایبەتیش ئەو کاتە لە شاخ بووم کە دەستم بە چیرۆک بڵاوبوونەوەی ئەو چیرۆکانەی تۆ کە ئەو کات بڵاو دەکردەوە لە هەشتاکان مەبەستە لە بیدایەتی هەشتاکانە زیاتر لە ڕۆژنامەیە بوو یاخود گۆڤار بوو؟ زیاتر لە گۆڤارە بوو چونکە ئێمە کاتێک کە چوینە شاخ ڕۆژنامەمان نەبوو، زیاتر گۆڤارمان هەبوو، گۆڤاری گزنگمان هەبوو، گۆڤاری گزنگی مناڵانمان هەبوو، گۆڤاری نووسری کوردمان هەبوو، گۆڤاری نووسری نوێمان هەبوو. ئەمانە وەکو ئۆرگانی یەکێتی نووسەرانی شاخ بوون. گۆڤارەکانیش مەبەستە بڵێ هەر لە شاخ بوون. بەڵێ گۆڤارەکانش هەر لە شاخ دەرەچوون و هەر لە شاخش ئەومان کردبوو. لەبەر ئەوە لە شاخەوە دەستمان پێکرد و لە شاخیشەوە وردە وردەگەشەمان بە ئەدەبی کوردی و بابەتەکانی خۆشمدا. زۆر باشە مامۆسا پێم خۆشە بزانم ئێمە لە ئێستادا لەکوێی چیرۆکی کوردیای؟ ئێمە من پێم باشترە لە چۆی چیرۆکی دراوسیەکانمانین نەک چیرۆکی کوردیە. بەڕاستی چیرۆکی کوردی یا ئەدەبیاتی کوردی بە شێوەیەکی گشتی ئەدەبیاتێکی کەمتر داهێنانی تایە، ئەدەبیاتێکی ئاساییە، زۆر نەیتوانیوە ناسنامەی ملەتەکەمان بێت لە دنیای دەرەوە بە شێوەیەکی جوان. ئێمە ئەتوانین بڵێن قۆناغەکان یا دروستبوونی ئەدەب بە شێوەیەکی جوان لای ئێمە لە هەفتاکانە یا بڵێن لە سەرەتای هەفتاکانە گەشەی یەکەمی دەست پێ کردووە. پێشتر هەبووە ناڵم چیرۆک نەبووە لە خەومای جەمیل سایب ئیبراهیم ئەحمەد و جەمیل سایب و ئەمانە مەسەلەی وجدان و ئەمانە هەمووی دەق بوونە و دەقی کوردی بوونە و چیرۆک بوونە لە زمانی ئەدەبیاتی کوردیدا. بەڵام وەکو گەشەکردن و وەکو سەرهەڵدانێکی غیر ئاسایی زۆر ئاساییە لە ناکاو ئەتوانین بڵێن لە دوای بەیانی 11 ئازارەوە نووسەری ئێمە جوانتر دەرکەوتون، جوانتر هاتوونەتە پێشەوە. مەسەرەن بۆ نمونە سەدرەدین عارف، مەسەرەن بۆ نمونە حوسێن عارف، مەسەرەن بۆ نمونە شێخ لەتیف حامد بەرزنجی. دنیایەک لەم نووسەرە جوانانەمان زیاتر لە هەفتاکانە ئاشنابوون بە دنیای خوێندنەوەی. یعنی بە بڕوای ئێوە وەکو چیرۆک نووسێ دەتوانین بڵێن دەیە هەفتاکان بە سەرەتای گەشەکردن و سەرهەڵدانی چیرۆکی کوردیە؟ من وای دەبینم، واشی لێ تێئەگەم، چونکە پێم وایە ئەدەب ئەبێ لە ناخی مرۆڤ بێت، کارە مرۆڤیەکان ئەنجام بدات. ئێمە وەکو ملەتێکی چەوساوە لە هەفتاکاندا یەک پلا هەستمان بە ئازادی و بە بیرکردنەوەی کوردانە داوە لە دوای بەیاننامەی 11 ئازار. ئەمە وای کردووە نووسەرەکانمان لەوێدا گەشە بکەن، چیرۆکی کوردی لەوێدا قورسایی خۆی هەبێ و لەوێدا پانتاییەک بگرێتەوە لە ئەدەبی کوردیدا کە ئەم ڕۆژانازی پێوە. مامۆستا بوو ئێستا لە قسەکانی لە پێشووترێت فەرمووت کە ئێمە کە باز لە چیرۆکی کوردی دەکەین دەبێت پێشوەخت بگەڕێنەوە بۆ چیرۆکی وڵاتانی دراوسێ. ئایا هۆکاری ئەمە چییە؟ خۆ کورد بۆ نمونە مەسەلەی وجدان ساڵی 1925 نووسراوە، با بڵێن لە خەومای مامۆستا جەمیل سایب بە هەمان شێوە. ینی بۆ دەبێت ئێمە بگەڕێنەوە یەکسەر بۆ ئەدەبیاتی دراوسێ بەگشتی و بە تایبەتیش چیرۆک لە کاتێکا ئێمە مێژوویەکی چیرۆکمان هەیە بۆ خۆی کورد مێژووی هەیە لە چیرۆکە. بەداخەوە ملەتی کورد
تا ئێستاشی لەگەڵا ملەتێکی زۆر وشیار نییە داکو بتوانێت لە ڕێگەی وشیاریەوە کارەکانی خۆی ئەنجام بدات. خوێنەری ئێمە تا ئێستا خوێنەرێکی زۆر نۆرمەڵ و لۆکاڵیە نەیتوانیوە تەجاوزی خۆی بکە. من حەقم بەسەر ئەوە نییە برادێک بۆی هەڵکەوتوو چۆتە ئەوروپا و لە ئەوروپا فێری زمانێکی تر بووە و دەتوانێت بەو زمانە مامەڵە لەگەڵ نووسینی ئەو وڵاتەدا یا وڵاتانی تردا بکات. ئەوەی کە لێرەیە نیشتەجێ و ئەوەی کە لێرەیە خەریکی ئەدەبیاتە نەیتوانیوە یا بڵێن بیری لەوە نەکردوتەوە ببێ بە خاوەنی زمانێکی دیکەی زیندوی دنیا هەتا بتوانێت بەراوردێک لە بینی ئەو ئەدەبەی خۆی و ئەو ئەدەبەی وڵاتەکەی تر بکات یا وڵاتانی تر بکات بۆ ئەوەی ئەمیش لێرەوە ئینسانێکی خەیاڵ فراوان و ئینسانێکی ڕۆشنبیری لێ دەرچێت تا بتوانێت بەو نەفەسە کار بکات کە شان بەشانی ئەدەبی وڵاتانی دراوسیەکان بێ ئەو لای دراوسیەکانیشەوە بێت. مامۆستا پێم خۆشە بزانم بە بڕایەوە وەک چیرۆکنووسێک ئایا چیرۆکی کوردی هیچ بەرەو پێشچوونێکی ئەو تۆی بەخۆ بینیوە لە ئێستادا؟ چیرۆکنووس هەیە، ئێمە چیرۆکنووسمان هەیە، ناگەڕێمەوە بۆی باسی حوسێن عارف و ئەمانە بکەم. حوسێن عارف ومانە لە کاتی خۆیان فعلەن شتێکی جوانیان کردووە، مەسەلەن لە چیرۆکی لە چای شیرین و لە دنیای هینی خۆیان هەیە. ئەمان توانیویانە بەردێک بۆ بناغی چیرۆکی کوردی دابنێن لە دوای بەیانی 11 ئازار و ئەمانە. ئەم دنیای چیرۆکە بەردەوام بووە، ستێپ بە ستێپ هاتووە، بەڵام بەداخەوە دنیای شەڕ و شور و دنیای سیاسەتی کوردی دنیایەکی داخراو بووە، ئیبداعاتی کوردی زۆر کەم بۆتەوە لە ڕووی ئەدەبا. ئەمە وای کردووە ئێستا نووسەرمان هەیە، مەسەلەن حەمە سەعید حەسەن یا حەمە فەریق حەسەن دوو کەسی هەفتاکانن گەیشتوونەتە ئێرە و بەردەوامن لەگەڵ نووسینە. ڕەنگە هەندێ دەقی حەمە سەعید یا هەندێ دەقی حەمە فەریق بەراورد بکەی، مەسەلەن لەگەڵ بۆ نمونە حەمە فەریق ئەگەر دووربینەکەی بەراورد بکەی لەگەڵ چیرۆکێکی ئێستایە، من هەستەکەم دووربینەکەی هێز و پێزێکی زیاتری تایە لەوەی ئێستا. لێرەیە کۆمەڵی گەنج هاتوونەتە پێشەوە. ئەو کۆمەڵە گەنجە مەسەلەن بۆ نمونە هێمن بەرزنجی گەنجێکی ئێستایە، کۆمەڵێ نامیلکەی چیرۆکی هەیە، دەکرێت هی خوێندنەوە بن، دەکرێت ئەگەر ڕەخنەی کوردی هەبێت کێشەی ئێمە کێشەی ڕەق نەشە تەنها کێشەی مامۆستا ئەوە لە دواترە لە پرسیارەکانی دواترە ئاماژەی پێکەن کە ئایا بەڕێستان وەکو چیرۆکنووسێکی بە ئەزمون قسەتان چییە لەسەر با بڵێن ئەم نەوەنوێی کە لە نێو دنیای چیرۆکان و با بڵێن نەتوانین بڵێن تەکانێکیان بە چیرۆکی کوردی داوە و باسی ئەوەی شەکەین کە بۆچی ئاوڕی کەممان لە ڕووی رەخنەیەوە لە چیرۆکی کوردی دراوەتەوە. بەڵام ئەوەی مەبەستمە بزانم ئێستا چیخۆف قسەیەکی هەیە، ئەڵێ بۆ دروستبوونی چیرۆکێک تەپڵەکێکی جگەرە بەسە، واتە مەبەست زیاتر لەم قسەی چیخۆف بابەت لە چیرۆکە. بەڵام بۆچی چیرۆکنووسانی ئێمە وەک پێویست چیرۆکەکانیان بابەتی نین، یان بابەت لە چیرۆکیانە وەکو پێویست نییە؟ یعنی سیرەکەی چیرۆکنووسێک کاتێک کە چیرۆکێک ئەنووسێ سێرەکەی ئەوەی دوای خۆی هەمان ئەو چیرۆکە دووبارە کاتەوە. ئەوە بە بڕای ئێوە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئێمە گرفتێکمان هەیە، وڵاتێکی داخراومان هەیە، خەڵکێکی هەژارمان هەیە. خەڵکی ئێمە بە تایبەتی قەڵەم بەدەستی ئێمە ئیمکانێتی ئەوەی نییە سەفەر بکە. سەفەر یەکێکە لە خوێندنەوە زۆر گەورەکان بۆ ژیان. لە سەفەر بۆ وڵاتێ بکە ڕۆمانێکە خوێندوتەوە. بزەبەت ئەمە وایە، کەم سەفەرکردن یا سەفەر نەکردن چوارچێوە و جوغزی عەقڵ لە شوێن خۆیدا دەهێڵێتەوە، گەشە ناکات، تەنها بە خوێندنەوە گەشە ناکات. دوای ئەوە بەڕاستی نووسەری ئێمە کەم دەخوێنێتەوە. نووسەری ئێمە
کێشەیەکی دەرونی لای ملەتی ئێمە هەیە خۆی بە شتێکی گەورە دەزانێ ئەمە گرفتێکی گەورەیە مەجای نادات بەس ئەم ڕاحێتە زلەی کە بۆ منە باسی ئەگە ئەم ڕاحێتەی کە زاڵە بەسەر ئەم کەسە ئایا نووسەرەی یا خوێنەرە ئێوە بۆچی گەڕێنەوە کە باسی شێکەم ئەمە لە ناو واقعەیەکی زۆر تاڵی تاریخیە دروست بووە هی ئەمڕۆ نییە هی زەمانێکە هاتووە لە باواپیرانمانەوە هاتووە لە پێشتری ئەوانەوە هاتووە تاریخ بۆی بەجێهێشتوین کە نەمانتوانیوە تەجاوزی بکەین ئەم نەتوانین تەجاوزکردنە وای لێکردوین چەق بەستین ئەو بیر و بۆچوونانەی هەمانە نەتوانین زۆر بە ڕاشکاوانە دەری بڕی ئەمە گرفتی ملەتی ئێمەیە ئەمە ئەتوانی تۆ ینی باسی ئەمەکەی ئەتوانی بۆ منە بۆ چیرۆکیش دەست بدام قسانێک کە بە ڕێزەدەیڵی بزەوت چیرۆکنووسێکی گەنج مەسەلەن بۆ نمونە چیرۆکنووسێکی گەنج کە دێتە پێشەوە چیرۆکێکە نووسێ چیرۆکەکەی ئەخوێنرێتەوە خەڵک خوێنێتەوە لە ناکایەکە چیرۆکی دووەمە نووسێ ناتوانێت بگاتە ئەو چیرۆکە لەبەر ئەوەی کە دەنگی خۆی بیستەوە کە ناوی خۆی بیستەوە ئیتر تووشی پاشەکشە دێت لە جیاتیەوەی گەشە بکە پاشەکشاکە ئەمە عیلاقەی بە باگراوندی سەقافی ئینسانەوە هەیە ئینسان کە ڕۆشنبیر نەبوو ڕۆشنبیری باش نەبوو خوێنەری باش نەبوو تووشی ئەو گریا بێ بەس ئەم گرەیش چی دروستیەکە مامۆستا ینی ئەم گرەیە بەس تەنها هۆکاری ئەو نەتوانینەیە بۆ نمونە من چیرۆکنووسم و بەڕێستان چیرۆکنووسن یان یەکێکی کە چیرۆکنووسە ناتوانێت بگات تۆ چیرۆکێکە نووسی ئەم چیرۆکە زۆر باشە دەنگدانەوەیەکی ئەو تۆیە بێت لە هەمان کادا منیان ئەو ناتوانێت چیرۆکێک بنووسێ هاوشانی ئەم چیرۆکەی تۆ ینی دەبێت لەم حاڵەتەیە ئەم کەسە ئینسیحابیان پاشەکشە بکات بۆ ئەوی کە نەیتوانیەوە چیرۆکی هاوشانی تۆ بنووسێ بەڕێی من بەڕێی من بە پێچەوانەوە دەبێت زیاترەوانەوە دەبێت هەوڵی زیاتر بدا بە دەری نەڵێ ئەبێت تەحەدا بکە بۆ ئەوەی لەو باشتر بێ ئەم منافەسەیە ئەمانگەێنێتە ئاکامێکی باش بەڵام مامۆستا لێر هەیە ببوورە لە قەوسێکە ئەو منافەسەیە بەرەخنەی شەوە جوانترە بەتاکید دروستە بەتاکید هەبێت لە چیرۆک لەو ململانێ و سراعی کە لە نێوان دوو چیرۆکنووسیان کۆمەڵێک چیرۆکنووسا هەبێت دنیای ئەدەبیاتی ئێمە لە هەفتاکانە کۆمەڵی ڕەخنەی تیا بوو بۆیە هەمیشە گەشەیە کرد هەمیشە خەڵک متابع بوو بەڵام ئێستا زۆر بەداخەوە ئەتوانم بڵێم لە دوای ڕاپەڕینی نەوەتوویەکەوە تاکو ئێستا ڕەخنە مردووە ڕەخنە خۆی پزیشکی چارەسەری مردووەکانە بەڵام ئێستا خۆی مردووە ئێستا گرفتی ئێمە گرفتی ڕەخنەیە زۆر بەتوندی بەزەوەی کە بەڕێستان باسیێکە خۆیڵێ وابزانمەمە وتەیەکە قەیمیەکانیشمان زۆر بەکارێن ئەڵەن گۆشت ئەگەر بۆگەنی کرێ بێ خوێی پێ بکەی پێشەوەی بۆگەن بکە بەڵام ئەگەر خوێگە خۆی بۆگەنی ئەوەی کە بەڕێستانەی فەرمونون ینی ڕەخنە بۆ خۆی مردووە ینی چارەسەر چییە لێرەیەکەواتە هەر دەبێ دەق بنووسێ لە پێناو نووسینە ئێستا ئەلم ڕۆژگاری ئێمەدا هەموو ئەگەر سەر شۆستەکان ببینی سەدان کتێبی زۆر جوانی لێکەوتووە بۆ لەبەر ئەوەی ڕێگە ئەدرێ 6 لاپەڕە بنووسە و بڕۆ ڕێگە ئەدرێت چاپکرێ من لە بەرنمەکانی کەشمە مامۆستا ببوورە مقاتعاتەکەم هەمیشە باسی ئەوەم کردووە ینی خەتای ئەو شوێنانەی کە بەجددی ژمارە سپاردنێن بەم کتێبانە من لەوەش تەجاوز دەکەم ئەڵێم زۆر زەروریە لە وڵاتی ئێمەدا دەستگایەک هەبێ بە ناوی دەستگای ڕێقابە چاودێری نا لەگەڵ لەسەر ئازادی نووسین و لەسەر ئازادی دەق چاودێری لەسەر ئەوەی ئەم دەقە لە ڕووی زمانەوە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی بەدەقبوونەوە لە ڕووی وێنەوە لە ڕووی هەموو کەرەسەکانی ئەو دەقەوە بە کەرچی ئەوە دێ شەرم ناکا بچێتە ناو خەڵکەوە بیخوێندنەوە ئەبێ ئەمە بکرێ بۆ ئەوەی ئەم سەروەتە نیشتیمانیی کە هەمانە پێی ئەوترێ کتێب
هەروە بە ئاسانی نەهاتە بازارەوە و لەسەر شۆستەکان بکەوێت کام کتێبی زەبەلاح و جوانە بە 1000 دینار بە 2000 دینار لەوە بێتاقەتەبوو کە زۆر جا بە سەرای ئیسلێمانیا هاتوچۆگەیەڵێک هەر ڕژاوەڵێ بە ئارزوی خۆ دڵبژێرە بە 1000 بزەبت ئەمە کارە ساتە ئەمە دەبواە وەزارەتی ڕۆشنبیری پلانێکی بۆمە پلانێکی هەبواە بەڵام زۆر بەداخەوە من لێرەوە بە حەمەی حەمەسەعید ئەڵێم وەکو وەزیر ئەمە لە سەردەمی ئەو 4 ساڵەی تۆیە ئەگەر معالەجەی نەکەی ئەگەر چارەسەرێکی بۆ نەدۆزیتەوە مێژوو محاسبەتەکە لەسەری ڕاستە مام سەبابێنە سەر پرسیارێکە ساحە فەرموبی با بڵێن دەردە کۆمەڵایەتیەکان هەبوون لە هەفتاکانە بۆ نمونە مارە بەجاش گەورە بە بچووک شیربایی ئەمانە وەکو بابەت و کەرەستەی ناو چیرۆک بوون بەڵام چەند چیرۆکێکی کە لە ئێستاە بخوێنیتەوە سیرەکەی لە هەمان ئەو بازنە هەفتاکانە ئایا بۆ دەبێت چیرۆکی کوردی تەنها لەم بازنەیە بخولێتەوە بە چواردەوری خۆیان گەشەنەکردنی عەقڵی چیرۆکنووسە چیرۆکنووس ئەگەر عەقڵی گەشەی کرد دەتوانێت تەجاوزی شتە لۆکاڵێ بچووکەکان بکات ڕاستە ئەوانە دەردی کۆمەڵایەتین ئەبێ دەنوکە لەسەری بێ بۆ ئەوەی نەمێنێت چونکە دەرگەلێکی خراپن بەس تا ڕادەیە دەتوانم بڵێم کاڵ بۆت و لە زۆر شوێنانە بێنە نەماوە ئەم دەردانە بە دڵنیایە بۆ دەبێ ببنەوە بە بابەت و کەرەسەی چیرۆک لەبەر ئەوەی ئەو چیرۆکنووسەی کە ئێستا و لەم سەردەمەیە لە دوای ئەو هەموو ساڵە دەگەڕێتەوە بۆ ئەوێ مەودای فکری تەجاوزی ئەوەی نەکردووە ئەبێ مرۆڤەکان ئەوەندە خوێنەر بن ئەوەندە ڕۆشنبیریان هەبێ بتوانن تەجاوزی ئەو گرفتانە بکەن ئەگەر بۆشیان نەکرا بتوانن جوانی بکەن بە شێوەیەک لە شێوەکان بە خەیاڵێکی فراوانتر مامەڵە لەگەڵ ئەو نەخۆشیانە بکەن دوایش نابێ ئەمە بکرێتە ئەوەی کە هەر نووسەرێک خۆی لەو بۆ ئارەشا تاقیکاتەوە دقیق نووسرا کفایەتە لەسەر ئەوەی کە 4 دقیقە بۆ بەدوایە بێت بەس من چیرۆکی هەفتاکان هەیە کاتێکە بەریەکەوە مۆی خوێنمەوە خوێندیشمەتەوە با بڵێن بۆ نمونە جەنابتان وەکو ئامادەبوون ینی کە حازرن لە بەردەمما بۆیە وەکو نمونەتان هێنمانە با بڵێن چیرۆکیەوە بەم شوێ نیە بۆ نمونە چیرۆکیەوەی چیرۆکنووسە خوێنمەوە یانی هینی فڵان چیرۆکنووسی ترە خوێنمەوە سەیرەکەی لە هەمان مەفهومە ئامەکەی بەواتە ئامەکەیە سەیرەکەی یەک چیرۆکە بۆ نمونە لە کاتێکا 2 چیرۆکنووسی جیاوازیش نووسیانە هەردووکیان لەسەر ئەم دەردە کۆمەڵایەتیانن کە لە ناوە بوون ینی ئەمە بە بڕایەوە یەکیان بەس نییە یەکیان بەسە دوای ئەمە لە چیەوە دێ ئەو دەردە کۆمەڵایەتی ئێمە بۆ بە حکایەت حکایەتش بەشێکە لە چیرۆک کە حکایەتەکە هات لە ناو کۆمەڵگا من بینوسم و تۆ بینوسی تەجاوزی حکایەتەکە ناکە ئەجوای حکایەتەکاریەکە لەبەر ئەوە ئەو نووسینەی کە منەی نووسم و ئەو نووسینی تۆ نووسی لە کەشوهەوایەکایە ناتوانین ئەوەندە خەیاڵێکی بەهێزمان هەبێ لە یەکتر دەتوانین ئەمە بڵێن هەر لەبەر ئەوەیە کە چیرۆکی کوردی وەکو پێویست گەشەی بەخۆیەوە نەبینیوە چیرۆکی کوردی مەبەستمە چیرۆکی کوردی بە زەمان و زەمین بە زەمان و بە کاتیش بە نەیتوانیوە تەجاوزی لۆکاڵیەت بکات ئێمە ڕاستە چیرۆک نووسمان هەیە چیرۆکی زۆر جوانی هەیە بەڵام ئێمە باسی گشت چیرۆکەکەین باسی ئەوە ناکەین فلان کەس یا فلان کەس باش مامۆسا بینە سەر ڕەخنە مامۆستا سەبا ئیسماعیلی نووسەر و وەرگێر لە کتێبی چەمک و ئیستاتیکای شوێن لە ئەدەبدا دەڵێت مەخابن ڕەخنەی کوردی لەبەر لاوازی نەیتوانیوە ئاوڕی جددی لە چیرۆکی کوردی بداتەوە بەڵام من هەر جیاواز لە چیرۆکی کوردی ئەڵم نەشی توانیوە تەنانەت لە ژانەری ڕۆمان و لە ژانەری شعریش بداتەوە بەڵام زیاتر بەرنامەکە لەسەر چیرۆکە لەسەر ئەزمموی چیرۆکی جەنابتانە ئایا ئێوە ئەمە بەڕەوا بینن ئایا بە جددی ڕەخنەی کوردی نەیتوانێت ئاوڕی جددی لە چیرۆکی کوردی بداتەوە وەڵام من نەتوانم زیاتر بڕۆم بڵێم ڕەخنەی کوردی لە ئاستی ئەو هەموو چیرۆک و ڕۆمانانەی ئێستاش دەنووسرێن ڕەخنەی کوردی ئەسڵەن وجودی نییە ئەسڵەن وجودی نییە ژانرێ لە ژانرە ئەدەبیەکانی کە زۆر زەروریە کە ئەبێتە حاکم لەسەر بڕیاردان لەسەر دەق ڕەخنەیە
لای ئێمە نییە. کام نووسری ڕەخنەمان کام ڕەخنەگرمان توانیوێتی لە ساڵێکا کتێبێک یا لە 2 ساڵا کتێبێک بە توێژینەوەیەک و ڕەخنەیەکی جوانەوە بخاتە بەردەست خوێنەر بۆ ئەوەی خوێنەر ئەوەندە شوێن ئەو هەموو کتێبە نەکەوێ شوێن کتێبێ بکەوێت کە ڕەخنەگر توانیوێتی چیرۆکێ بێنێتە بەردەست بە شوێنێکی ڕەخنە بزەبێت ینی بۆت بێنێتە بەردەست بڵێ ئەمە شایەنی ئەوەی بیخوێنیتەوە لەبەر ئەمە ئەسبابانە هۆکارەکان چییە؟ ئەم هۆکارانە و کۆمەڵی هۆکاری پێوەکو ڕەخنەکرد. بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە لای ئێمە ڕەخنە نووسووە ئێستا ڕەخنە نییە. لێرە و لەوێ لە 10 ساڵ جارێکە کتێبێک دەرچێت کتێبەکەش نەگاتە 1000 نوسخە. تۆ چی لێ دەکەی؟ تۆ لێرە هیچ نەبێ 500,000 کوردی خوێنەرت هەیە ڕاستەوە تۆ کتێبێ 1000 نوسخەی لێ چاپەکەی چۆن بگاتە دەست 500,000 خوێنەر چۆن خەڵک بیناسێت مەرج نییە کتێبێگاتە دەستمن ئیتر ناسرااو بێ ئەبێ کتێب بەڕاستی ئەمەش یەکێکە لە ڕەخنەکان لە وەزارەتی ڕۆشنبیری ئەیگیرێ یعنی بەڕێی من کتێبی باش کە دەرچوو لەو لیژنەیە کە پێوترە ڕێخابە یا چاودێری ئەبێ هەر لەوەیە بۆی دیاری بکەن مەسەرەن 10,000 لێ چاپکە مەسەرەن 20,000 لێ چاپکە مەسەرەن ئەم کتێبە بەکەرچی هین نایە یعنی ئەوە نیە زۆر هین بێ بە 1000 دانە لێ چاپکرێ. مامۆستا پرسیاری زۆر هەیە و کاتیش کەمە پێم خۆشە بزانم کە شوێن کە یەکێکە لە ڕەگەزە گرنگەکانی چیرۆکی کوردی بۆچی لە چیرۆکی هەفتە و تەنانەت توان بڵێم دەیری هەشتاکان و هەتاوەکو ئینتیفازەیش با بڵێن زیاتر شوێنی لۆکاڵیە ینی کێ ناپەڕێت ناگاتە شوێنەکانی کە بڕ ناکات هۆکاری ئەمە چییە؟ لەلایەکەوە خەیاڵای ئێمە زعیفە خەیاڵی کوردی خەیاڵی نووسری کورد ئەو هێزەی تیانە سنوورەکانی خۆمان ببەزێنێ کە سنوورەکانی خۆشمانە ناتوانێت بەزێنێ نووسری کورد کەمیان باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای کوردستانیان دیتووە داکو بزانن چی لەو مەساحانە لەو جوغرافیایانە هەیە. دوای ئەمەش نووسری کورد هەیە تا ئێستاکە بە سەفەر نەگەیشتۆتە دهۆکی نەدیوە نووسریش لەکوێشەوە بتوانێت تەجاوزی لەکوێ بتوانێت بەم جوغرافیایە بڕوا بزانێ ئەم جوغرافیایە هەر لە ڕووی تەزاریس و لە ڕووی بەرزی و نزمیەوە چەندێ فەرقیان هەیە. ئەنجا بەڕاستی جوغرافیا بۆ چیرۆک شتێکی زۆر گەورەیە. تۆ کوا تەنها دەشتێک بگری یا کا تەنها چواردیواری ماڵێ بگری و قسەی لەسەر بکەیت و چیرۆکی کتاب بنووسیت کوا بتانی لێرەوە بە خەیاڵ بگەیتە فەرەنسا. ڕاستە مامۆستا چیرۆک لە ناو چیرۆک ڕوونتر بڵێم دەبڵ چیرۆک ئەمەیان لە لای چیرۆک نووسانی کورد تا چەند گرنگی پێدەدرێت؟ من بە شێوەیەکی گشتی هەستەکەم چیرۆک نووسی کورد کەم بە دوای ئیبداع ئاگەڕێ بە دوای داهێنانە بە دوای ڕەشکردنەوەی دەقا ئەگەڕێ لەبەر ئەوە زۆر کەمە لای ئێمە چیرۆک لە ناو چیرۆکە چونکە چیرۆک لە ناو چیرۆکە هونەرە هونەرێکە هەموو کەس پێی ناوێرێ ئەسڵەن زۆر چیرۆک نووس خۆی لە قەرە نادا پێی ناوێرێ خۆ مەسەلەکە خۆی لە قەرەی نادا پێی ناوێرێت ئەوەی کە لە عەقلیایەتی ناتوانێت کۆنتترۆڵی ئەوە بکە کە نەیتوانی کۆنتترۆڵی ئەوە بکە زوو قفڵێک لە چیرۆکەکدات و ئەگەڕێتەوە بۆ ئەوەی محاولە بکە ئەوەی لە عەقلیاتی بیکا بە دووەم چیرۆک نەک لە چیرۆکێکە ئەوەیکە تەوزیفیکە خۆی هونەرێکی جوانە بەڵام بەڕاستی عەقلێکی جوانی شێوێ بیرکردنەوەیکی جوانی شێوێ خەیاڵی جوانی شێوێ چونکە ئەدەب زۆربەی کات خەیاڵە حاڵەتە مرۆڤانیەکانە
تۆ ئەبێ ئەو هەڵسوکەوت و ئەو بەرز و نزمیە لە نێو چیرۆکەکانە جوان بەرجەستە بکەیت. زۆر باشە مامۆستا کۆتا پرسیارم ماوەیەکی کەم و ماوە پێم خۆشە بیکەم بە کۆتا پرسیارم پرسیارە بۆچی چیرۆکی کوردی هێندە زمانێکی سادەی هەیە کە دەتوانرێت هەموو کەس لێی تێ بگات ینی لە کاتێکا پێویستە چیرۆک پڵۆت بێت ینی پڕگرێ و گۆڵ بێت هۆکاری ئەم زمان سادەیە لە چیرۆکی زیاتر لە هەفتاکانە و بە ئێستەی شەوە هەندێک لە چیرۆکەکان هۆکاری ئەمە چییە؟ یەکێ لە هۆکارەکان ئەوەیە چیرۆکنووسی کورد کەمی زمانێکی تری زیندوی دنیا ئەزانێ. یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە چیرۆکنووسی کورد کەمی ئەتوانێ خاوەنی خەیاڵێکی ڕاستەقینە بێ بە بەردەوامی. ئەکرێت زۆرجا ئەو سادەیە هێن بێت حاڵەتێکی باش بێت لە هەندێک کاتە نەک لە هەموو کاتێکە بەڵام دەبێت چیرۆکنووس هەمیشە نەترس بێ بەرامبەر بە خوێنەر وە زمان بە ئاسانی بتوانێ هەرچی گرێوگۆڵێک هەیە هەرچی لەو چیرۆکە جێ بکاتەوە هیچ نەترسێ لە خوێنەرەکەی چونکە ئەوە هونەرە ئەو گرێوگۆڵ و ئەو گرژی و توندیە هونەرە. هەندێک لە چیرۆکنووسانی ئێمە بەو هونەرە ناوێرن لەبەر ئەوە بە سادەیی و بە هینی دێنە پێشەوە پێیان وایە بەم سادەیە خزمەتی خوێنەرەکەن بەڵام من پێم وایە بەعکسەوە لە بیرکردنەوەی خوێنەر ئەدەن نایەڵەن خوێنەر خۆی بیر بکاتەوە. چیرۆکێک ئەگەر تۆ بە یەک خوێندنەوە توانیت کۆنتترۆلی بکەیت معناوە چیرۆکە سادەیە و ئیسفادەیەکی وات لێ نەکردووە بەڵام ئەگەر پێداچوونەوەت بۆ پەرەگرافێک بۆ نیوە دەقێک بۆ دەقێک کرد معنای ئەوەیە ئەمە بابەتی تێدایە شتی جاکتایە ئەتوانێت سوود بە پاشخانی فکری تۆ بگەێنێ. زۆر باشە مامۆستاگیان سپاس بۆ ئامادەبوونت بەڕاستی ئەم ڕۆماندوومان کردیت. بە پێچەوانەوە من خۆشحاڵ بووم زۆرش خۆشحاڵ بووم و حەزم دەکرد زیاتریش لەگەڵتان خەریک بوومایە و ماوەی بەرنامەکەم هەروایە ئەستاندار دیاری کراوە لەبەر ئەوە ناتوانم بەڵام ماندوومان کردی سپاس بۆ ئامادەبوونت دەست خۆش بێت بەڵە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە و تا بەرنامەی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.